خۆشەویستان هەروەکو دەزانن لە سەرمادا پاچە خواستێکی زۆر زۆری لەسرە ئەنجا لێرە پاچەیەکێ زۆر بەناوبانگە پێم خۆشە بچمە لای خاوەنەکەی و پێم بڵێت کە پاچەکەی لۆ بەناوبانگە لە کێو دەستی پێکردیەوە بزانم دەیخەنە ناو تەڕادی حەیوان نازانم مەسەلەکە چێت چکە ئەم من پاچە خۆر نیمە پێم خۆشە بچمە لای ئەو زیاتر زانیاریم لەسەر ئەو شتە پێ بڵێت سلام علیکم سلام علیکم باش خير بين تساو خير بين تساو اسماعيل كاوس اسماعيل كاوس کاک اسماعیل پاچەکەتان زۆر زۆر بەناوبانگە الحمد لله پێشتریش باسم کرد پێم خۆشە لە بۆم باسکەی لە کێوە ئێرەدانە و دەست بۆم ئیشت کردو والله ما لميجا مطعم من هي هلا باب مو مطعم من ابوا بس ايه او مطعم تقريبا دساره مري باتسكش تقريبا لميجا هل يكم زال مدى ان يا باتسكا والحمد لله است امورك زوبا عشان بس اظن ابو قاتل خلينا وطرادي بس بطرادي كان مري او كي هو رجوش تاعنا ناكل والله اذا كان خوش بخش شيف يعني ناج هي شيف كان بريئه شونيتي اعمال باجي محمد يبكي خبابي محمد يبكي كاكا محمد خدمت دعمه في معمري كو او عمل خدمت دعمه قالك لسه خوش بس ساعه خير بس ساعه سلاو ديبت باشکان باشی باشی پاستا کمان خوشا نشانم دیکا کوپاچه که آماده کردن بس ساعه باش فرم ولی نگم أجاب سيمزانين أنكو باتي كودكان هما باتي بطراديا باش يعني بطرادي برخي هي وقول كشيا هذا كم يا خوشترا والله برخ خوشترا برخ خوشترا اما بهرجيناكن بس بطرادي برخو يقول بطرادي خوشترا بري بس بيسكن هي او بيسكي همو يقول شيء يعني تماش تريدي همو هرب همو نرم همو لقمه تماشي نا بس او برنزه او طراده همو برنزه استاو تماشيك استاوي او طراده دكمو تماشيك اي ديلا بابينو بزانين استيدا ليش تندشتينين خلا بتلا خدمات دانا يلا ممنون استا تماشيكي او همو برنزه برنزو غوشتيا اما استا او هلونا فريدادنين استا بزانا كودادن اول غوشتي سرچيا غوشتي سرچي غولشي اما سرككي كوركي نك خاين كدوي نيا بس سرككي كوركي نما بس كور دفن دكولينا باش الساعات دين ليره دكاني دفن اما اليره لساعات نويس بيني حتى دوازة الشوي حتى دو باش دي سبينا زو خلق سرفين اخو والله ما ويران هذا فيران هذا نعم دابا كاين دو شرط اما هر اون دي وراغين لو ايشكي باش وابزان خلق لا زور بشارك عندي جديد والله لهم زيان دي لا هوليري دي لا سليماني دي لا دهوتشي دي ماشي اليوم منظر قولانه هيك اواش يبخو يباتيا يصرفيها انت مش راقم بس تايق دقه وانا تيكم لونه فرانا با خاطر بري بتاعته هذا براسي بوني خوشه ها بوني زو خوشه هذا زماني دقه ماشي دقه چهان زمانی لگرده زمانك يباتيك اي هاور خرج زمانيش دخوه او زمانه زمانيش گوشته ونيا او زمانه استالو نفري او هدروا او نفرق او يا بس به همون لاگ ناخوش استوی که ببینی شو درنگ بیت خواتن حزی دسته اوش بيتزي ما تيجاوش هي سيلاو استا او تيجاوش بيشاندا كمان تيجاو استا باشا وبزستانا هتاني عن فصلة ثانية ديش أوا تيجاو سيرو بيبرو أوا بقى حيواني دي كان لا بقى باتيا اي ما بس بوشتي باشا بس للسرماء خاصة هي ادي كاتك لا حيواني شيء بس هاي هند صرفاتي للسنة يعني بري سي باتسا سي بينس باتسا او هذا بس دستانا نا قاعدة 250 باتسا 600 باتسا همو حزة كانش بس حزة حزي زور مشاكل ندوس بيري كاكا ما حزن كديلو نادما ايوه او هذا براسي كشي سير معي او خواردانه گرم دخاتو قالكم حزيزان او منظر قورانه تستيدا دير منظري دانيا
چ شتێکی لەسەر پاچێ مەسەرەن ئەتوو باسم نەکرد بێ من نەمپرسی بێ والله اما استاذ باسن هي اما بحيوان كامل بكلش كامل حازركين يعني نوفرني اول شيء هي استورت تماشي او باسانا كان استا او باسانا استا پیشان دم ولا بێڵە وەرە بابچی مزانی تمانی شاندن شەوان حازر دەکەن او طرادك يا او طراد شەوان حازر دەکەن بري بەس بەیان لێسەر دەکرێن ادي اما ويرانا يعني استا باشە مەبەست ئەوەی هەموو حیوانێک ئەوەی هەیە او برخه بري طرادة؟ هم طراده ئەو شێوازی ئامادەکردنەکەیەتی کە ئێستا لە پێشمان ئەنجامی دەداتن ئەو برنجەکەشی هینە هەدی هەیە گۆشت و کشمیش و شتیش دەخاتە ناو برنجەکەی كشمش دانا خۆش نییە؟ والله هي كشمش داواكا بەپێی تەڵەبیات طلبيات بكن بەس دەبینە با من داواکەی پێوەکەم بینە چایشم قسە زەعیفە بەس قەینە داوەکەتێک شتەوە ئەی وەڵڵا ڕەبی دەست خۆش بیکەن ئاڵیشەکەی بە خۆت بکەم تێکمدا دەبێ هەرەو داوا ئەستورانەش بێ ئێستا برنجەکەت تێکرد؟ بەو گۆشتەی بۆ نیشی ناخۆش نییە بەڕاستی بۆ هیچ بۆ نەچی ناخۆشی نیە بەس بە ئەوکەی کە بڕێک بوونی ناخۆشە ئەوەش گۆشتە ئێستاش دەی دووریە خۆ دەستت خۆش بیتن وڵی شێفی بەڕاستی ئەوە من قلەچی ئەوەندەی بکەم لەوانێت چار پێ هەفتەک پێوە بم دەستت خۆشی باش لەکە جێەوە هەفتەی بووی والله ولا ميجا اما تقريبا 16 ساعه وسط اسماعيلي داما 13 ساڵە ئەرێ وەڵڵا. لەگەڵ بيوي ناحيه ماما ماشەڵڵا گەنجیش ێزەوە دەستت خۆش بیتن ئەجا خۆشەویستانەوەی بینیتان شێوازی دروستکردنی پاچەکە بوو کە بەڕاست شێوازێکی جیاواز و جوانی هەیە شێفەکەش بەڕاستی شێفە جا پێم خۆشە بچمەوە لای خاوەنەکەی و بەڕاستی شێفەکەت وەستایە وەستا کەشمان ئەوڕۆ لێرە نیە مەری ئەوی لێرە نیە ئەوڕۆکە ئیجازێ بەری باشە یاخۆ دەستان سەلامەت بی. سلامت بی قاب ساقی زۆر بەخێر لەسەر چاو ئێستا تۆزەشیش تامی خواردنەکەش بکەم زان کە خەڵکوان گۆژدانیشن وەستە نازانم ئەو قسەی کوو بکەم نانە بە وەختەکەی باشە وەختەکەی باش مەبەستم وەختەکەی نیە ئەمن سەرپەی ناخۆم ئیشتشکە بکۆ ئیشتشکە بکۆ وڵی دەستەکان زۆر زۆر سپاس ئەجا خۆشەویستان لێرەوە دیارە میوانی زۆری شیلەیە پێم خۆشە بچمە لایەک گوێیەکان و بیان دوێنم سڵاوت لێبێت ماندی نەبی وەڵام ئەتوو ماندی نێبێ ڕەبی عافیەتت بیتن ماس مەمنون پێم بڵێ تامی پاچەکەی کۆ زوو دێن پاچە دەخۆنەنگۆ وڵا پاچەی مامی ئیسماعیل بەناوبانگە ئەرێ وەڵڵا ئەوە چەند ساڵەمان هەردین هەی شەقراوەشین بەڵێ بەس پاچەکەی حەلی نییە مهمەکەی لەوەیە تەڕادە ئەوەیە مهمەکەی ئەجا من سەرپەی ناخۆم بەڵێ دەمگۆ بۆنی ناخۆشەوە بەس چوومە مەطبەخەکە هیچ بۆنی شینە چکە بە تەڕادیا یەکەم جارە ببین نزیکەوە بەڕاست زوو دێن دەخۆن بەڵێ بەڵێ ڕبی عافیەتان عزیزی، بیتن زۆر ئەمش سپاس. ئەوڕۆ تاقیدەکەمەوە قەینا بزانم کۆ ئیشەکە دەستان خۆش بیتن ئەجاوە سەرپێکەشمان لە بۆ دەینن پاچە پاچە دەستان خۆش بیت یا خۆ دەستەکانیان خۆش بیتن لە کەوتاییدا لە پرۆگرامی تامی سەرڕێگا پاچەشم خوارد نایشانم خواردیە یا خۆ دەستەکانتان خۆش بیتن الله لە بوون بەرامە نەمگۆ زمانی مینە بەخۆی تام دە باشە
یاخۆ دەستت خۆش بیتە. نبێت بەڕاستی خۆشە یا هەر بەزدی دەبی ئەم بەڕاستی پێ دەرم خۆش بیان ناخۆش بوو. نابی تو ڕۆژبی ها؟ ئەدە باشە. نەزان سەتا سەد کابرا لە ئیش خۆی دڵنیە دەوە دەبی ها خۆر مۆر میلیۆنێر بکە بوونیە عافێت دەستت خۆش بی دێمەوە کرد پێت دەرم کوو بوو. لە باشە. کاکە بێ هەموو لایەک ناخۆش خوا گەر دەرمازات بکەنەوی ئەو پاچەی دەبینی شەوە درەنگە کاتی بەرنامەیە برسیتە بەزیانی ئەوەیە چاند سەڕێگە ینی دەبی بچمە هەم جیان شتی نوێ بە ئینگۆ بەنگۆ پیشان بدەم و بە خۆشم تا بکەمەوە. برنجەک ئەوها کورایە ماشەڵڵا بەس بۆنی زۆر زۆر خۆشە هیچ بۆنی ناخۆش نییە. خۆشە ها بەڕاستیمە خۆشە ئەو یەکەم جارت کام دەکەم دەستەکان لەسەر دەستی شێخ محەممەدی دەمەست پاچە خۆت دەستەکان خۆشبی زۆر زۆر سپاس دەکەم بەڕاستی تامی خۆشە جیاوازە هیچ بۆ نەچی ناخۆشی لێرە بۆن گۆشتەچی زۆر خۆش دێ دەبێ هەموو لایەک ناخۆش بەردەوام لەم لە خۆدا.